سیناتۆر لێنزی گراهام کە یەکێک بوو لە سیناتۆرە هەرە ناسراوەکانی کۆماریەکان و دۆستی گەلی کورد بە نەخۆشیەکی کتوپڕ لە تەمەنی 71 ساڵیدا کۆچی دوایی کرد. کۆچی دوای ئەم سیناتۆرە کۆماریە کاردانەوەیەکی زۆری بە دوای خۆی داهێنا. بەشێک لە سەرکردە و بەرپرسانی حکومی و حزبی هەرێمی کوردستان نیگەرانی و هاوخەمی خۆیان دەڕبری بۆ کۆچی دوایی سیناتۆری کۆماری لێنزی گراهام و هاوپەیمانی نزیکی سەرۆک داناڵد ترامپ و دۆستی کورد. هەروەها کۆمەڵێک لە بەرپرسانی تری ئەوروپیش هاوخەمی خۆیان بۆ کۆچی دوایی ئەم سیناتۆرە دەربڕی. داناڵد ترامپی سەرۆکی ئەمریکا فەرمانی دا سەرجەم ئاڵاکانی ئەمریکا لە سەرتاسەری وڵاتدا بە نیوەیی هەڵبکرێن تا کاتژمێر 6 ئێوارەی ڕۆژی شەممە بە کاتی واشنگتن. ئەمەش وەک ڕێزێک بۆ کۆچی دوایی لێنزی گراهام سیناتۆری کۆماری. داگرتنی ئاڵای ئەمریکا بە نیوەی یەکێکە لە گرنگترین نیشانەکانی ڕێزلێنانی فەرمی حکومی ئەمریکا بۆ کەسایەتیە دیارە سیاسی و سەربازی و نیشتیمانیەکان دوای گیان لەدەستانیان.